وێنەی ئەو کوژراوانەی حزبە کوردیەکان کە بەهۆی بردومانی ئێرانەوە بوونە قوربانی لە هەموو جێیەکن. لە واشنگتن کوردی هەموو پارچەکان لە پرسەدا بوون وە خۆیان دەڵێن نەک تەنها بۆ ئەوان بۆ هەر قوربانیەک لە شەقامەکانی ئێران دەکەوێتەوە کە لایەن دەسەڵاتێکەوە وشە بە گولە وەڵامەداتەوە. وێڕای ئەوەش هێشتا ناڕزایەتەکانی گەلانی ئێران بەردەوامە. لە نێو قوربانیەکانی بردومانی بنکەوبارەگاکانی حزبە کوردیەکانی ئێران لە هەرێمی کوردستان کوردی ئەمریکیش لە نێو قوربانیەکاندا بوون. عومەر مەحموودزادە کە ناسراوە بە چیچۆ. برای ئەو پێشمەرگەیە پێی وایە ئێستا خوێنە ڕژاوەکانی گەلانی ئێران تێکەڵ بە یەکتریە. ئەو جارە ئینشاڵڵا پیرۆزی و ئازادی پێوە ئینشاڵڵا ئەو دەفعی سەر نەبوو لەبێ و ڕژیمە و بە ئیدای ڕۆژی دەگەڕێنەوە سەر ئەو گۆڕی ئەو شەیدانەمان دەستە خۆیان بودانێنی و بڵین ئاواتەکە بە ئاواتەکاتان گەیشتن بە ئامانجەکاتان گەیشتن ئاو دەتوانین خوێنی پاکی ئەو شەیدانانە قەدر بدرێت. لە نێو ئەم پرسە جێران و کۆڕیادی ئەم پۆلە خەباتکارانە کیژێکی لاو کە باوکی لەدەست داوە هێشتا لەوە ناگات باوکێک ئەمریکا جێ دێڵێ و ڕوو لە نیشتیمانێکی داگیرکراوە کات. هەست بە ناخۆشیەکی زۆر دەکەم، زۆریش خەمبارم. هەستی جۆرا و جۆرم هەبوو کە بیستم باوکم چی بەسەر هاتووە. بەهۆی ڕژیمی ئێرانەوە کوژراوە. بەو هیوایم کە دەرەنجامێکی باشی هەبێ. ئەزانم باوکم لە پێناو ئەوەدا گیانی بەخت کردووە. لەم پرسەیەدا هەر کورد بەشدار نین و ماتەمژێر نین وەک خۆپیشاندانەکان لێرەش کۆسپ و ماتەمینیەکان هی هەمووانە. گرنگی خۆپیشاندانەکانی ئەو کەڕەتە دەوەیدایە کە لە یەک منتەقەیانی ناوچە قەتیز نەمایەوە هەردووا بەدوای گیانستانی ژینا هەرۆکی دیمان کوردستان یەک پارچە دەستیاندانا دەستی یەک بەرهەلەی وە بە دژی ڕژیمی دیکتاتۆری کوماری ئیسلامی هاتنە شەقام شارەکانی تری ئێران وەکو بەلوچستان وەکو تاران ئاهواز و هەموو میلەتەکان جوابی داوای وەڵامی حزبەکانی کوردستان و گەلی کوردیان دایەوە ئەو کاتێکتیان بە یەکەوە دەست لە ناو دەستی یەک دژی ڕژیمی گەلی هاتنە مەیدان و خۆپیشاندان دەست پێ کرد. مسلمەن ئەو کەڕەتەی ئێمە دڵنیاین کە نەتیجەی باشتری دەبێت. لە ئێران خەڵکێکی سیڤیل چەکی دەستی ئەو دروشم و هوتافانەیە دەیڵێنەوە لە بەرامبەردا دەسەڵاتێکی سەرکوت کرد وشە بە فیشەکی زیندوو وەڵامەداتەوە. یحیا بەرزنجی گەنجی ئەمریکا، واشنگتن.